سڵاو زەنجی ئەمبۆڵانسەکان بۆ ئێمە شوفێر و پیادەیە تا لە کاتژمێر یەکەمدا کە پێی دەگوترێت کاتژمێری زێڕین فریای نەخۆشەکان بکەون خۆگەر یەکێک لە ئێمە ڕێگا چۆڵ نەکات هەمومان سەرزەنشتی دەکەین و ڕەخنەی لێ دەگرین بەداخەوە لە حەجی ئەم ساڵدا نەک لە کاتژمێری یەکەم بەڵکو لاشەی حاجیەکان دوای مردنیشیان بێناز لە سەرجادەکان کەوتبوون ئایا ڕەوایە بە پاساوی پیرۆزی ڕەخنە نەگرین و ئەو مردنە وەکو خەڵاتێکی خوای سیرکەین بۆ وەڵامیان پرسیارە فەرمون لە درێژەدا زیاتر ببیستن لێ کۆڵینەوە شوێنەوارناسی و جێڕانەوە مێژوویەکان دەڵێن لە شارستانیەتەکانی میزۆپۆتامیا و میسر و چینی کۆن و مایە و ئینکا و هەتا دواییدا مرۆڤ کراوەتە قوربانی لە ئیمپراتۆرێتی ئەستێک ئەو نەریتە تا 5 سەدەش پێش ئێستا هەبووە بەڵام دوای ڕووخاندنی ئیمپراتۆریەتەکە لەلایەن ئیسپانیەکانەوە دیاردەی مرۆڤکردنە قوربانی نەما ئەمڕۆ مرۆڤ ناکرێتە قوربانی لەلایەن میراتگری ئەو شارستانیەتیانەی کە لە کۆندا مرۆڤیان کردوتە قوربانی بەڵام پێچەوانەی ئەوە خەریکە لە ناو موسڵمانان برەوی پێدەدرێت لە کاتێکدا خوددا بە ئیبراهیم پێغەمبەر ڕادەگەیەنێت کە ئاژەڵێک بکاتە قوربانی نەک کوڕەکەی بەڵام موسڵمانان کە بە جۆرەی چەندین ئاەت شوێن کەوتەی پێغەمبەر ئیبراهیمن بەشێکیان لە حەج دەبنە قوربانی ناکۆکە لەگەڵ دەقەکانی قورئان بە پاساوی بە فەڕی گۆڕستانەکانی مەکە و مەدینە مردن و بوونە قوربانی حاجیان وەک خەڵاتی خودایی هەژمار بکرێت یان کارەساتی مردنی حاجیان بەوە پەردەپۆش بکرێت کە زیندووکردنەوەیان لە ڕۆژی قیامەتدا بەجلی ئیحرامەوە دەبێت وفاتی کردیە لێرە بە قورئان کۆتە جەنازەکەیت شکە سوکارەکەیتەوەنێ وفاتی کردیە لێرە ئەمساڵ زیاتر لە 1300 حاجی لە وەرزی حەجدا مردن بۆ ڕێگری لە دووبارەبوونەوەی ئەو کارەساتە دەبێت سویستیس مۆدێڵێکی تۆکمەدا بەڕێژرێت ئێمە لەو بەرنامەیەدا مۆدێلێکی سادە و سەرەتاییدا دەڕێژین بەڵام بەرلەوە بانەمونەیەک بۆ سویستیس مۆدێڵ بهێنینەوە هەموو کەسێک خۆڕسکانە بۆ پاراستنی ماڵ و سامانی لە دزی کۆمەڵک بەربەست دادەنێت بەربەستی یەکەم ئاین و کۆمەڵگا دزی بەکارێکی ناشرین و ناپەسند دوێنا دەکات تا ئاسایش و ئەمان بڵاو ببێتەوە بەربەستی دووهەم ئەگەر یەکێک پابەندی ئاین و بەها کۆمەڵایەتیەکان نەبوو بە یاسا و سزا هەوڵی ڕێگری لێ دەکرێت بەربەستی سێهەم بەربەستێکی فیزیکیە کە بریتە لە دانانی دیوار لە چواردەوری ماڵەکانمان بەربەستی چوارەم داخستنی دەرگای حوشە و دەواازەی چوونڕوورەوەیە ئێستا وا وردە بەربەستی زانیاری وەک دانانی کامێرای چاودێری و داگیرساندنی ڕووناچی دادەندرێت لە وڵاتانی پێشکەوتوو دانانی زێڕ و پارە لە بانکەکان وەک بەربەستێکی دیکە بەکاردەهێنرێت هەتا ئەگەر دەستوانی هەموو بەربەستەکانی دیکەش ببڕێت و بێتە ژوورەوە پارە و خشلەکان لە بانکەکاندا پارێزراو بن بەڵام بەهۆی نەبوونی متمانەی بانکەکان شاردنەوەی زێڕ و خشل لەناو ماڵەکاندا جۆرێکی دیکەی بەربەستە لە کۆمەڵگای ئێمەدا زۆر بەربەستی دیکەش هەن زیاد دەکرێن بۆ ڕێگری لە دزی دەتوانرێت زۆر چڕوپڕتر بەربەستەکاندا بڕێژرێن بەڵام بە سادەیی هەر بۆ ڕوونکردنەوە باسمان کرد بۆ پاراستنی گیانیان با بەربەستەکانی ڕێگر لە بەردەم مردنی حاجیان باز بکەین بەربەستی یەکەم بە هیچ شێوەیەک بە ناوی پیرۆزی خاچی مەکە و مەدینە و زیندووکردنەوە بەجلی میحرابەوە پاساو نەدرێت بە مردنی حاجیان بەربەستی دووهەم حاجیانی بە تەمەن و نەخۆش هان بدرێن کە نەچن بۆ حەج و ڕووداوی بردنیان بە جۆرێک لە خۆ بە کوژدان و ناپەسند دوێنا بکرێت تا خەڵکانی بە تەمەن و نەخۆش خۆیان بپارێزن بەربەستی سێهەم مامۆستایانی ئاینی دزێوی و لێکەوتە خراپەکانی حەجی قاچاق بۆ موسڵمانان ڕوون بکەنەوە تا ئەو دیاردەیە کەم ببێتەوە یان نەمێنێت بەربەستی چوارەم تەمەنێک بۆ حەج دیاری بکرێت و خەڵکانی بە تەمەن و نەخۆش ڕێگەیان پێنەدرێت بچنە حەج چونکە حەج خۆی بۆ کەسێکە کە توانای هەبێت بە سەلامەتی جێبەجێ بکات نەک لە ژێر مەترسی مردندا بێت بەربەستی پێنجەم لە حەج ناوچەی سێبەر زیاد بکرێت و حاجیان لە کەشێکی فێنکدا بتوانن مەراسیمی حەج جێبەجێ بکەن چونکە پلەی گەرمان لە ژێر تیشتی خۆردا دەکرێت 20 پلە لە ژێر سێبەرەکان زیاتر بێت ئەوەش لە مەکە ڕەنگە بگاتە پلەی گەرمی هەفتای سەدی کە ئەو گەرمیش بکوژە بەربەستی شەشەم تیمەکانی فریاگوزاری سەرەتایی زۆر زیاد بکرێن و بە زووترین کات یارمەتی نەخۆشەکان بدرێت نەگوەگەوەی ئەم ساڵ لە حەجدا بیندرا تەنانەت دوای مردنیشان حاجیان لاشەکانیان بێناز کەوتبوون و کەسێک نەبوو بچێت بەلایەنەوە دەکرێت زۆر بەربەستی دیکە بۆ ڕێگری لە مردنی حاجیان زیاد بکرێت تۆش لێ بکۆڵەوە ئافرەتەوە بزانمەوە خۆ بە عەلبانەوە ڕاست لێرە وفاتی کردێ